ئێمە وەکو قوتابخانەی بان زۆرترین گرنگی دەدەین بە زمانی ئینگلیزی و زۆرترین چالاکی ئەنجام دەدەین لە پێناوی قوتابیەکانمان فێری ئینگلیزی بکەین. سیرکردنی فیلمیش یەکێکە لە هۆکارەکان. ئێستاش با سەیری فیلمێک بکەین. It was good. Who was your favorite character? Luca. I love it so much. And it was so fun. Yeah, it was. I love it. What about you? My favorite character was Alberto. Do you love it? Yes, it was very funny. Okay. Bye.